نوری نەمر. بەرجی پێنجەم، نووسینی مامۆستا محەممەد فەتحوڵڵا گولەن. دوو. ئوحود، هەورازە سەختەکە. با ئێستا بگەڕینەوە سەرباسی جەنگی ئوحود و لە سۆنگەی ئەو جەنگەوە بڕوانینە فەتانەتی بێهاوتای ئەو سەرکردە ناوازە و مرۆڤە مەزنە. ئوحود ئەو ڕووداوە دڵتەزێنەی کە تیایدا باوەڕدار لە دووڕوو، وەفادار لە بێوەفا و مەرد لە نامەرد و شەیدایانی پێغەمبەر لە ناحەزانی جیابوونەوە هەمیشە ناخی دڵی بێداران دەهەژێنێت. جارێکیان پێغەمبەر صلی الله علیه وسلم بەلای چیای ئوحوددا تێپەڕ بوو. دوای ئەوەی ماوەیەکی زۆر تەماشای کرد، ئەوجا فەرمووی: ئوحود چیایەکە ئێمەی خۆش دەوێت و ئێمەش ئەومان خۆش دەوێت. ئەم وتەیە وەک بڵێیت بەرگریەکی تەمەن 14 سەدەیە لە ئوحود بەرامبەر بەوانەی کە هێشتا زویریەک لە دڵیان داماوە. لێرەدا پێغەمبەر صلی الله علیه وسلم هەڵدەستێت بە فێنکردنەوەی ناخەکان و دواندنی دڵڕەنجاوان و پیشاندانی هۆکاری دیکە، نەبادا بەدفەڕیەک یان بێوەفاییەک بدرێتە پاڵ ئەو چیایە. بەڵێ، لە سەردەمی پێغەمبەردا صلی الله علیه وسلم لە هیچ جەنگێکدا مسلمانان وەک جەنگی ئوحود شکۆیان بریندار نەبووە. ئەوە ڕاستە، بەڵام خۆ هۆکارەکەی چیای ئوحود نەبوو. نەکەر ئەو نەبوو، بگرە ئەو بووە پەناگە و داڵدەیان لەو کاتەدا کە شپرزەیی و شڵەژان زۆری بۆ هێنابوون. لە بازنەی هۆکارەکاندا پەنایان بۆ ئەو بردو لە شکستێکی ڕەها ڕزگاریان بوو. لە بنەڕەتدا هۆکاری ڕاستەقینەی ئەو شکستە کاتیەی مسلمانان گرفتاری بوون لەوەدا خۆی دەبینیەوە کە هەر لە سەرەتاوە ژمارەیەک لە دووڕوان لە سوپا کشانەوە و لە پشتەوە گورزیان لە مسلمانان وەشاند. بێگومان ئەوەش شوێنەوارێکی نەرێنی لەسەر هێزی معنەوی مسلمانان دروست کرد. ئەمە سەرباری ئەوەی هەندێک لە هاوڵان ڕەچاوی ئەو هەستیاریە چاوەڕوانکراوەیان نەکرد کە دەبوایە لە ملکەچی بۆ فەرمانەکانی حەزرەت بیانواندایە و کەوتنە شوێن ئارەزووی کۆکردنەوەی دەستکەوتی جەنگ. هۆکارەکەی هەرچیەک بێت، لە کۆتاییدا مسلمانان لە ئوحوددا تووشی لەرزەیەکی بچووک هاتن. بەڵام هەرگیز دروست نییە ئەو دەرەنجامە بدرێتە پاڵ ئوحود. بۆیە پێغەمبەر صلی الله علیه وسلم خۆشەویستی خۆی بۆ ئوحود دەربڕی تاکو ئەو گومان و ئەندێشەیە لە مێشتی باوەڕداراندا بڕەوێنێتەوە. ئێستاش با باسی ئەوە بکەین کە چی ڕوویدا و چۆن هاتن بۆ ئوحود و هۆکارەکانی چی بوون. ئایا دەکرا خۆیان بپاراستایە لە پێکدادان؟ با یەکەم جار توێژینەوەیەکی شەڕەکە بکەین تاکو ڕوون ببێتەوە کە پێغەمبەر صلی الله علیه وسلم تەنانەت لەو جەنگەشدا کە ئاکامەکەی لە بەرژەوەندی باوەڕداران نەبووە، چ سەرکردەیەکی سەربازی بێوێنە و نایاب بووە. بتپەرستانی مەککە بەهۆی شکستیان لە جەنگی بەدردا ڕق و قینێکی زۆریان لە ناخیاندا مەڵازدا بوو. نەخاسمە ئەوانەیان کە خزم و کەسوکاریان ببوونە سوتەمەنی سەرکەشیەکەی قوڕەیش. ئەمانە بەردەوام هانی خەڵکی مەککەیان دەدا و دەیان وروژاندن تاک و تۆڵەی خۆیان لە مسلمانان بسێننەوە. هەوڵەکان تەنها سنوورداری مەککە نەبوون، بەڵکو لە مەدینەش لە ڕێی کەعبی کوڕی ئەشرەفەوە بە هەمان ئاراستە کار دەکرا. ناوبراو یەکێک بوو لە هۆزانبانانی جوولەکە، هەوڵی دەدا بە هۆنداوەکانی تۆمەت و بوختان بۆ ئافرەتانی مسلمانان دروست بکات و دووبەرەچی و ئاژاوە بخاتە نێوانیانەوە. تەنانەت سڵی نەدەکردەوە لەوەی زمانی چەپەڵی بۆ خودی پێغەمبەریش درێژ بکات، لەگەڵ ئەوەشدا کە مسلمانان زۆر نیگەران بوون لەو دۆخە کەچی بەردەوام دووربینی و کارزانی سەروەر هێوری دەکردنەوە. بتپەرستانیش دەستیان کرد بە ڕێخستنی یەکەی سەربازی لە ڕێی ئەو هەڵمەتی بە تاڵانبردن و شاڵاوە سەربازیانەوە کە ئەنجامیان دەدا هەوڵی لاوازکردنی گیانی معنەوی خەڵکی مەدینەیان دەدا. جارجاریش لەوەدا سەرکەوتوو دەبوون. دوای جەنگی بەدر و بەدرێژایی ساڵێک بەو شێوەیە خەریکی زەمینە سازی بوون. وەک چۆن میکرۆبی زیان بەخش تەنگ بەلاشە هەڵدەچنێت، مەکەییەکانیش بەو جۆرە دەستیاندایە تەنکەڵچنین بە خەڵکی مەدینە. بۆیە زۆر پێویست بوو ئەو شارە هێمنەی کە پاڵێوراوی ئەوە بوو ببێتە لانکەی شارستانیەت
لە هەموو چەشنە میکرۆبێکی زیان بەخش بپارێزرێت. پێغەمبەریش صلی الله عليه وسلم بەو کارە هەستا. لەو ماوەیەدا کەعبی کوڕی ئەشرەف کە لە نەیارە سەرسەختەکانی ئیسلام بوو کوژرا، چونکە سەرکردایەتی تۆڕێکی ناپاچی دەکرد و کردارەکانی ئەوەیان دەخواست بکوژرێت. محەممەدی کوڕی مەسلەمە بەو ئەرکە هەڵسا. لەولاشەوە جوولەکەکانی هۆزی قەینقاع ژێربەژێر دەستیان دابووە ئاژاوەجێڕی. سەرڕێیان بە ئافرەتێکی موسڵمان گرتبوو، بێڕێزیان بەرامبەری نواند بوو. بەوە ژوازیان نەهێنا، بەڵکو لەبەر ئەوەی متمانەیان بە قەڵاتۆکمەکانیان هەبوو، بە پێغەمبەریان صلی الله عليه وسلم دەوت: ئەی محەممەد، بەوە لە خۆت بایی نەبی کە لەگەڵ خەڵکانێک جەنگاویت هیچ لەبارەی جەنگەوە نازان و تۆش لێت بردوونەتەوە. خۆ ئەگەر ئێمە جەنگت لەگەڵدا بکەین، ئەوسا دەزانیت ئێمە چین. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ڕوبەڕووی ئەو کەسە نامەردانە بوویەوە کە لە کەمیندا بوون بۆ هێرشکردنە سەر موسڵمانان و هەردەم پلانی هێرش و ناپاچی گەورەتریاندا دەڕشت. جوولەکەکان پەشیمان بوونەوە لەو کارانەیان و ناچار بوون خۆیان بدەن بەدەستەوە، بەڵام لەبەر ئەوەی بە هیچ جۆرێک جێی متمانە نەبوون، بۆیە لە مەدینە دووری خستنەوە. ئیدی مەدینە هێدی دەبووە بە شارە ئارامەکە. لەو نێوەندەشدا مەککە دەکوڵا. ئەبوو سوفیان سوێندی خواردبوو هیچ بۆنێکی خۆش بەکار نەهێنێت تا تۆڵە لە موسڵمانان نەکاتەوە. تەنانەت جارێکیان بەدزیەوە هاتبوو بۆ ئەو گەڕەکەی کە نشینگەی جوولەکەکانی هۆزی نەذیر بوو و ئاگری بەردا بۆ ماڵێکیان دوو ماڵی موسڵمانان. کاتێکیش هەواڵی هاتنی موسڵمانەکانی بیستە بوو، هەڵ هاتبووەوە بەرەو مەککە. ئەو تۆڕی هەواڵگریەی پێغەمبەر صلی الله عليه وسلم دای مەزراند بوو، بە بەردەوامی و یەک بە یەک هەواڵەکانیان بۆ دەهێنا. یەکێک لە هەواڵەکان ئەوە بوو کە قوڕەیش بە ژن و پیا و ورد و درشتیانەوە هاودەم لەگەڵ پاڵپشتی هەندێک لە هۆزە هاوپەیمانەکانیان بەرەو مەدینە کەوتونەتە ڕێ. دەست بەجێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم گەورە ڕاوێژکارەکانی کۆکردەوە و کەوتە پرس و ڕا لەگەڵیان. بۆچوونی خۆی وەها بوو لە ناو مەدینەدا بمێننەوە و جەنگی بەرگری بکەن، وەک چۆن قوڕەیش لە بەدردا خۆی لە بەرامبەر استراتیژیەتێکی تەواو جیاوازدا بینیەوە کە پێی ڕانەهات بوو. دەبوو ئەم جارەش ڕوبەڕووی شێوازێکی جەنگی نەزانراو ببێتەوە، چونکە بە سوود وەرگرتن لە ئەزمموی بەدر قوڕەیش ئەم جارە خۆی بۆ جەنگێکی مەیدانی ساز دەکرد. بۆیە ئەگەر موسڵمانان لە ناو مەدینەدا بمێننەوە و بەرگری بکەن، ئەوسا قوڕەیش ناتوانێت گەمارۆیەکی درێژخایەن بەسەر مەدینەدا بسەپێنێت. لەبەر ئەوە ناچار دەبن پاش چاوەڕوانیەکی بێ ئومێدانە باشەکشە بکەن. بە کورتی ڕای پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەوە بوو کە ئافرەت و منداڵەکان لە جێگایەکی متمانە پێکراو دانیشتەجێ بکرێن، دواتر لە گەڕەکەکانی دەوروبەری مەدینە ڕوبەڕووی قوڕەیش ببنەوە و بەرگری بکەن. هەڵبژاردنی ئەم شێوازە لەسەر بنەمای ئەم چەند خاڵەی خوارەوە بووە. ئەلف، لە بنەڕەتدا جەنگ ئامانجی سەرەکی موسڵمانان نییە، چونکە ئەوان نوێنەرایەتی ئاشتی و سەقامگیرین. بەڵام ئەگەر لایەنێک ویستی لەمپەر لە بەردەم بڵاوکردنەوەی حەق و حەقیقەتدا دروست بکات، ئەوە بۆ لادانی ئەو کۆسپە هەموو قوربانیەک دەدرێت. جیم، کاتێک موسڵمانان هێرشیان دەکرێتە سەر، دیارە لەبەر ئەوە دەجەنگن تاوەکو بەرگری لە ئاین و ناموس و شەرەفیان بکەن. خۆ ئەگەر پێویستی کرد، ئەوە لە پێناو ئەو مەبەستەدا دەشکوژن و دەشکوژرێن. ئەوەش مافێکی ڕەوای خۆیانە. دیارە زۆر گرنگ بوو هەڵوێست و دامەزراویەکی لەو جۆرە پیشانی ئەو خەڵکە سەرسامەی دەوروبەر بدرێ کە چاودێری پێشاتەکانیان دەکرد. لەبەر ئەوە پێغەمبەر صلی الله عليه وسلم جەنگی بەرگری پێ باش بوو. ئەلف، ڕاوێژی پێش ئوحود. پێغەمبەر صلی الله عليه وسلم دەیویست جەنگی بەرگری بکات. لەو ماوەیەدا خەوێکی بینی، بە یارانی فەرموو: بەخوا خەوێکی خێرم دیوە. مانگایەکم بینی، دەمیشم شێرەکەشم کەلێکی تێکەوت بوو. بینیم دەستم چوە بەناو قەلغانێکی تۆکمەدا، والێکم دایەوە کە مەدینەیە. ئەوە بوو بەم شێوەیە لێکدانەوەی بۆ کرد. بینینی مانگاکە ئاماژەیە بۆ شەهیدبوونی چەند تاوەڵێکم. کەلیشم شێرەکەشم پیاوێکە لە خزمە نزیکەکانم شەهید دەبێت. قەلغانەکەشم مەدینەیە، بۆیە حەزی دەکرد لە مەدینە بمێنێتەوە. بەڵێ، خوای باڵادەست پێغەمبەرەکەی ئاگادار کردەوە و زەنگ و ئاماژەیەکی پێدا تاوەکو جەنگی بەرگری بکات.
کەلیشم شێرەکەشی ئامادە بوو بۆ شەهیدبوونی حەمزە شێری خوا. جگەلەوە کۆمەڵێک لە هاوڵان لە جەنگی بەدردا بەشداریان نەکرده بوو. بەردەوام لە خوا دەپاڕانەوە شەهیدبوونیان خەڵات بکات. خوا نزای ئەوانیشی گیرا کرد. بۆ نمونە ئەنەسی کوڕی نەذر دەیوت لە یەکەم جەنگدا لە خزمەت پێغەمبەردا نەبووم، جا ئەگەر خوا بەهرەمەندم بکات لە خزمەتیدا بەشداری جەنگ بکەم، ئەوە هەر خۆی دەزانێت چی دەکەم. ئەنەس و هاوشێوەکانی هەمیشە بەم تێبینیەوە هەڵدەستان و دادەنیشتن کە داخۆ ئەو ڕۆژە چ ڕۆژێکە و ناوی چییە کە تیایدا شەهید دەبن و شەربەتی شەهادەت دەنۆشین. بە خوێنی شەهیدی دەستنوێژ دەشۆین و پاشان دەچینە خزمەتی پەروەردگار بە درێژایی ساڵێک ئەوها دەپاڕانەوە. گومانی تێدا نییە دوعایەکی لەو جۆرە ڕەت نەدەکرایەوە، لە ڕاستیشدا ڕەت نەکرایەوە، مەگەر هەرخوا بزانێت چەندی دیکەی وەک ئەوان بە هەمان ئاوات و تاسەوە سوتابن و دەستە و دوعا پاڕابێتنەوە و داوای دەرفەتی شەهید بوونیان لە پەروەردگار کردبێت. عەبدوڵای کوڕی جەحش و عەمری کوڕی جەموح و سەعدی کوڕی ڕەبیع لەو هاوڵە ئاخیرە دویستانە بوون کە چاوەڕێی شەهید بوونیان دەکرد. لە بیرمان نەچێت کە خاتو سومەیە و کوڕەکانیشی لەوانە بوون کە بە تاسەوە چاوەڕوانی شەهیدی بوون. شەهیدی بوو بۆ خولیا و خەونی شەوانیان. ئیتر ئەو ڕۆژە ئەمانە تای تەرازوی ڕاوێژیان بەلای خۆیاندا شکاندەوە. پێغەمبەری ئازیز صلی الله علیه وسلم لە ڕێی ڕاوێژەوە وای دەکرد کە خەڵکی بابەتەکان بەهی خۆیان بزانن. دەبوو بەو جۆرە ڕەفتار بکات تاکو هەموو کەسێک وا هەست بکات کە ئەوە کێشەی خۆیەتی و پێویستە بە هەموو توانایەوە پشتگیری لێ بکات. ئەوەی ئەم بۆ چوونەش دەچەسپێنێت ئەوەیە کە خۆی لە تەواوی هەنگاوەکانی بڕیاردەهەندا بەشدار بووە. ڕاستە پێغەمبەر صلی الله علیه وسلم لەلایەن نیگای ئاسمانیەوە پشتی دەگیرا، بەڵام لەگەڵ ئەوەشدا ڕاوێژی بە هاوڵانی دەکرد تاکو دواتر هیچ کەسێک ڕەخنە لە قەدەر نەگرێت و نەڵێت ئەگەر ئێمە وامان بکردایە ئەوە ئامانجەکەی وەها دەبوو. بۆیە سەرەتا ڕاوێژی دەکرد و ئیجتیهادەکانی خۆی دەردەبڕی. بەڵام ئەو لاوە خوێنگەرمانەی بەشداری بەدریان نەکرد بوو دەیانوت ئەی پێغەمبەری خوا، با وەک بەدر بکەین، با بڕۆینە مەیدانەوە، با دەستە و یەخە لەگەڵیان بجەنگین. ئێمە لەو ڕوبەڕووبوونەوە پیرۆز و شەرەفمەندانەیە بێبەش مەکە. بەڵێ ئەوان بەدریان دەکردە نمونە و دەیانویست بە هەمان شێوە بجەنگن. پێغەمبەریش صلی الله علیه وسلم لەگەڵ ئەوەدا نەبوو ستراتیژێک دووبارە بکاتەوە کە پێشتر لە جەنگێکی تردا بەکاری هێناوە. دەبوو هەر جارە و دوژمن خۆی لە بەرامبەر شێوازێکی نوێدا ببینێتەوە. ئەوەندە هەبوو گەنجەکان لەسەر ڕای خۆیان سوور بوون تا گەورە هاوڵان ئاگاداری بابەتەکە بوونەوە. دەمێک بوو پێغەمبەر صلی الله علیه وسلم بەرجی جەنجی پۆشی بوو، شمشێری لە خۆی بەستە بوو. چونیان بۆ خزمەت پێغەمبەر و هەواڵپێدانی بەوەی گەنجەکان لە پێداگریەکەیان پاشگەز بوونەتەوە چیدی هیچی لە بابەتەکە نەدەگۆڕی، چونکە ئەو کات چەندین بۆ چوونی جودا و گرفتی دیکە دەهاتە ئاراوە. بەر لە هەموو شتێک پاشگەز بوونەوە لە بڕیار وا دەکات ئەوانی دیکەش لەسەر بۆچوونەکانی خۆیان پێداگری بکەن و فشار دروست بکەن کە ئەمەش بۆ خۆی بەواتای چوونە ناو بازنەی بەتاڵ دێت. ئەمەوێ ڕای ئەوەی بڕیارگۆڕینی بەردەوام بە گوێرەی هەست و بیرکردنەوەی کەسەکان هەڵەیەکە تەنانەت سەرکردەیەکی سادەش پێی هەڵناستێت. چ جای ئەگەر ئەو سەرکردەیە سەرداری سەرکردەکان و مایەی شانازی هەموو بوونەوەران بێت. لەلایەکی دیکەوە ئەگەر بهاتایە و لە جەنجی بەرگریدا کۆمەڵە گرفتێک بهاتایەتە پێش، ئەو دەم ئەگەری ئەوە لە ئارادا بوو ئەوانەی لە سەرەتاوە لەگەڵ بیرۆکەی بەرگریدا نەبوون دەنجی ناڕەزایی و گلەیی بەرز بکەنەوە. هەر هیچ نەبێت دەرگای ئەگەر لە بەردەم بیرکردنەوەیەکی لەو جۆرەدا هەمیشە کراوەیە. پاشانی ژەو سەرکەوتن و ناوبانگ و دەستکەوتەی لە جەنجی بەرگریدا بەدەست دێت هەرگیز بەراورد ناکرێت بەوەی لاپێکدادانی مەیدانیدا وەدەست دێت. بۆیە دەکرا ئەم لایەنەش لەلایەن ئەوانەوە بقۆزرێتەوە کە ناڕازی بوون. جا لەبەرەم هۆکارانە و چەندانی تری وەگەمانە پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی هەر پێغەمبەرێک بەرجی جەنجی پۆشی بێ ئیتر بۆی نییە دای بکەنێت هەتاوەکو خوا بڕیاری خۆی دەدات، چونکە خوا لە ڕێی قورئانی پیرۆزەوە فەرمانی پێکرد فإذا عزمت فتوكل على الله. دوای مەشورەت و پرسوڕا ئەگەر بڕیارتدا کارێک ئەنجام بدەیت ئەوە ئەنجامی بدە و پشت بەخوا ببەستە. بەڵێ هەردوو دڵ یەک ڕاستە و خۆ دڵە ڕاوچێ و ترس و نیگەرانی دەخاتە دڵی شوێن کەوتوانەوە.
هەرجم و جۆڵێکی تازەش دەبێتە مای بێشیرازەیی بۆ چوونەکان و کۆمەڵانی خەڵک بەرەو چەندین بیر و ڕای جیاواز ڕادەچێشێت. ئەوەش دەبێتە هۆکاری هەڵوەشان و پارچە پارچەبوونی کۆمەڵگە. ڕاستە تێڕوانینی پێغەمبەر صلی الله عليه وسلم وابوو لەناو مەدینەدا بمێنێتەوە و جەنجی بەرگری بکات. بەڵام کاتێک لە ئەنجامی ڕاوێشکردنەوە تای جەنجی مەیدانی قورس بوو، بڕیاریدا ئەوە جێبەجێ بکات کە ئەنجامی ڕاوێژەکەی لەسەر چەسپاوە. دەرەنجامەکەیشی هەر چۆنێک بووایە ئەو تازە نەدەگەڕایەوە دواوە. خۆ ئەگەر لە پێناو چەسپاندنی بنەمایەکی گرنگی وەکو ڕاوێژ لە ژیانی گەل و دەوڵەتدا نەک 7 کەس بگرە 7,000 کەسیشی لەدەست بدایە، ئەو دیسانەوە دوودڵ نەدەبوو لە گرتنەبەری ئەو ڕێگەیە. جەنجی بەدر فەتحێکی ڕاستەوخۆ بوو، ئوحودیش بەلای کەمەوە هێندەی بەدر فەتح بوو.